دیمەنی ماڵێکە کە بەهۆی هێرشەکانی ئێرانەوە تەختی زەوی بووە. لەم خانووەدا بەر لە 2 هەفتە ژیان ئاسایی بەڕێوە دەچوو، بەڵام هێرشی 2 درۆنی ئێران هەناسەی ژیانی لەم ماڵە و بەشێک لە خانووەکانی ئەم کۆڵانە بڕی. لەم کۆڵانەی گەڕێکی بەختیاری 2 درۆنی خۆکوش زیانی گەورەی بە نزیکەی 8 خانوو گەیاندووە. دانیشتوانەکەی دۆخی خۆیان لە کاتی ڕووداوەکەدا دەگێڕنەوە. والله ئێمە لە درۆنی یەکەم لێرە بووین، بەس لە ئیدووەم شکر بۆ خوا ڕۆیشتین لە ماڵ نەمان لێرە باینە هەر هەمومان ئیبادا کرد، یعنی ناوماڵ وێران بووە، نازانم دەست بۆچی بەری ئەم ماڵیان هەر عینیش هەر وێران بووە. تۆ وا حساب کە ئەو درۆنە لەوانی نەداوە لە 2 ماڵی داوە، وڵی جا هەمووی زەرەری پێ، هەتا خوارەوە زەرەری بێگرتووە، هەتا خوارەوە یعنی جامی شکاوە و دەرگای شکاوە، ئەوتا من سەقفی سەربانم هەر هەڵتەچیوە. زۆربەی خاوەن ماڵەکان دەڵێن ئەوەی هەیان بوو ڕەنج و ماندووبوونی دەیان ساڵەیانە، دەپرسن کێ قەرەبووی ئەم زیانانەیان بۆ دەکاتەوە، چونکە تا ئێستا هیچ لایەنێکی حکومی بەڵێنی قەرەبووکردنەوەی زیانەکانی پێنەداون. وڵا داگە حکومە بەشکە بە قەرەبوو سەردانی ماڵەکان بکە بزانام چی بووە چی نەبووە، یان کەس نەهاتووە نەمە حافظ نەوە بڵێ بزان ماڵەکەتان چی لێ هاتووە قەرەبووی چی تا بۆ بکەینەوە، هەر خۆش بوو خۆش لەلای ینی خۆش بوو بهاتنە سەردانێکیان بکردە بیان تا چیتان پێویستستان پێویستێ لە خزمە خۆ میسمانی داوا ناکردن. بە پێی یاسای ژمارە 20 ساڵی 2009 پشبەستوو بە مادەی 138 دەستوری عێراق، هەر تاکێکی عێراقی کە بەهۆی ئۆپراسیۆنی سەربازی، کردەی تیرۆریستی یاخود هەڵەی سەربازیەوە زەرمەند بێت، دەبێت حکوومەت ئەرکی قەرەبووکردنەوەی زیانەکانیان بگرێتە ئەستۆ. لە قانونەکە بە درێژی زۆر بەوردی باز لەوە کراوە کە چۆن ئەکرێ ئەم تەعویزە بکرێتەوە. ئەمە تەعویزی ئەڵێ بۆ هەموو شخصێکی عێراقی لە مادەی یەکەمە ئەڵێ هەدەفی ئەم قانونە ئەوەیە کە لە کاتی جەنگە هەموو شخصێکی عێراقی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش شخصی عێراقین و بە ناویش ناوی پێشمەرگە ئەهێنێ، ناوی پێشمەرگە ئەهێنێ کە ئێمە چەندین 6 پێشمەرگەمان لەم شەڕەیە کە بەناحەق شەهید بوون و ئەمانە بە ناوهێنان ناوی پێشمەرگە ئەهێنێ ئەبێت تەعویز بکرێنەوەی. هەرچەندە هەتا ئێستا ئامارێکی دروستی زیانە مادیەکان لەبەردەستدانە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی بۆ سەرپەرشتیکردنی ئەو بابەتە پێکهێناوە و دەڵێن لە ماوەکانی داهاتوودا بڵاوی دەکەنەوە. دواتر دیار نییە عێراق دەچێتە ژێرباری ئەو بەرپرسیارەتیە یاخودنا. خۆی حکوومەتی عێراقی بڕیاری داوە زیانە گیانەکان پاداشیان بداتێ و بۆ نمونە لە کەرکووک لە زۆر شوێن ئێمە لەسەر ئەوەشەوە وا بڕیارماندا بوو ئەو لیژنەی کەوا پێکمان هێنا و بچین سەردانی ئەو شوێنانە بکەین زێرەکان ئەوە بکەین بزانین بۆی بە یادداشتنامەیەک بینێرین بۆ ئەنجومەی نوێران و ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەی نوێران بکەین بۆ ئەوەی بەرزیکەینەوە بۆ حکوومەت بتوانن پاداشیان بدەن و زیارەکان ببژێرن. لە ماوەی 40 ڕۆژی جەنگدا ئێران و گروپەکانی لایەنگری بەردەوام هێرشیان دەکردە سەر هەرێمی کوردستان. بەو هۆیشەوە جگە لە گیان لە دەستدانی 21 کەس و برینداربوونی 94 کەس زەرورزیانێکی مادی زۆری بەهرێم گەیاندووە. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.